هەستە بەرت بە گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگوی زیاترەکەی قساکەی لەگەڵ بەڕێز ژەنەڕاڵ ئێرنی ئۆدینۆ ئەندامی پەیمانگای گۆڵد بۆ کاروباری نێودەوڵەتی لە بەیروت لە فلۆریدا و لەگەڵماندا بەڕێز ئێرنی ئۆدینۆ سڵاوتان لێبێ و کاتتان باش بە بۆچوونی ئێوەم دۆخە بەرەوکوێ ئارامێکی تێکەوێت یان گرژیەکان زیاترە بن. لە سەرەتا با بڵێن ئێران بە شێوەیەکی ڕاستەخۆ بەرپرسیارە لە هەر پەرەسەندنی گرژیەک ئەمە یەکەم دووەم شت ئەگەر ئاشتی بەرقەرار بێت بڕوام وایە شتە ڕوودەدات بەڵام لە ڕووی بنەماکانی ئاگربەستێک ئەگەر ئاگربەست نەبێت ئەوە ئاشتی بوونی نابێت پێویستە ئاشتی درێژخایەن بێت بەردەوام بێت ئاشتی بوونی نابێت ئەگەر دوژمن ئەو توانایی هەبێت جارێکی دیکە تاوان ئەنجام بدات جارێکی دیکە توندوتیژی بکات پرسیارەکە لەوەیە ئێستا ئیسرائیل دەرفەتێکی گەورەی لە بەردەمە دەرفەتێکی گەورەی لە بەردەمە بۆ ئەوەی لە داهاتوودا ئاشتیەکەی درێژخایەن بێت ئێران ئێستا وا خۆی دەرخستووە یاخود کەوتووەتە کوچێکەوە بریکارەکانیشی کە چەچیانی پێداوە پشتیوانی لێکردوون وەکو حزب الله حەماس ئەوان ئێستا بە شێوەیەکی زۆر گەورە وێران کراون تاگەیشتووەتە دۆخێک ئێستا ناتوانن هەماهەنگی بکەن لە ئۆپەراسیۆنی سەربازیدا ئەوانش ئەوان ئەو شمشێرە بوون کە لەسەر ملی ئیسرائیل بوون ئێستا ئەوان لەسەر ڕێەکە نەماون ئەمە سەچی سەرەکی ئێران بوون کە بەکار دەهێنران ئێستا ئەوان لەسەر ڕێگەدا نەماون ئێستاش ئامانجە گەورەکە هەمومان دەزانین کێیە ئەویش دامەزراوە ئەتۆمیەکانی و دامەزراوە نەوتیەکانی ئێرانە. بەڕێز ژەنەڕاڵ ئێستا لەم دۆخەیە بۆ کەس ئاگربەستی ناوێ نە ئیسرائیل ئەوێ نە حەماس ئەوێ نە حیزب الله ئەوێ بۆ کەسیان ئاگربەستیان ناوێ. ڕام وایە کۆشکی سپی ئەمەی دەوێت بەڵام کۆشکی سپی بیرلۆ دەکاتەوە چۆن بیر لە ئایندەی سیاسی خۆی دەکاتەوە لە ڕاستیدا ئەوەیە ئەو هێزانەی ئێستا لە زەوی ئۆپراسیۆن ئەنجام دەدەن بۆ نمونە ئیسرائیلیەکان دەبێ لە جەنگ بەردەوام من تا دەگەنە سەرکەوتن تاوەکو حەماس حزب الله و بە دیاریکراوی تواناکانی ئێران بۆ ئەنجامدانی توندوتیژی و هێرشکردنە سەر ئیسرائیل لە ناو چوو بن. پێتان وایە حەماس و حزب الله بە ئاسانی لە ناو بچن یان کۆتاییان پێبێت؟ جەنگ هەرگیز ئاسان نییە من نەمگوتوە ئاسانە بەڵام بە دڵنیاییەوە دەزانین حەماس ئەو توانایی نییە ئێستا بە شێوەیەکی هەماهەنگی ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجامداد وەکو تیمێک لەسەر ئاستێکی پێشتر بۆ نمونە حەماس لە غەزا و حزب اللهش ئەوان ئۆپەراسیۆنەکانیان و ئاستی استراتیژیان لە پەیوەندیەکاندا بە تەواوی شێوێنراوە بۆ نمونە لە ئۆپەراسیۆنەکانی تەقانەوەی پەیجەر ئۆپەراسیۆنێکی زۆر ناوازە بوو لە هەر شوێنێکدا کە بیانەوە پەیوەندی بکەن ئێستا ئامێرەکانیان چه حزب الله چه فەیلەقی قودس سوپای پازداران ئێستا ناتوانن متمانە بە ئامێرەکانی پەیوەندی خۆیان بکەن بۆیە دەبێت پەیوەندی بکەن تا بتوانن بە شێوەیەکی هەماهەنگی ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجامدان ئێستاش حزب الله ناتوانێت ئەو کارە بکە. بۆچوونی ئێوە چییە بۆ ئایندەیە ململانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بە تایبەتە و کاتی کە گروپە چەکدارەکان لە عێراقەوە ڕەشە لە ئیسرائیلەکەن پریشتیەم شەڕە بەر عێراقەکەوێ چووکە لە شەوی هێرشەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل وتی هێرشەکەی نەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەنگۆی ئەوە شەبوو کە چەند شوێنەکەی لە عێراق کە ئیسرائیل دەوێت بیکاتە ئامانج. دەزانم چەند شوێنێکی لەناو ئێران کە ئیسرائیل دەوێت بە ئامانجی بگرێت پێشنیاز دەکەم ئەگەر من لە ئیسرائیل مام ئێستا و ئامانجیانم بۆ دەستنیشان کردووە دوورگەیەکم دەستنیشان دەکرد کە 90
هەناردەی نەوتی ئێران لەو شوێنەوەیە ئێران پشت بەوە دەبەستێت لەو دوورگەیە هەروە وێزگەی نەتانز و ئەسفەهان و چەندین وێزگەی دیکەی ئەتۆمیم لە ئێران بە ئامانز دەگرت ئەی لە عراقی شوێنەکەی ئیسرائیل بێ بیکاتە ئامانج چەند گروپێکن بە بڕوای من هەر کەسێک کە بریکاری ئێران بێت بەشێکی زۆری گروپە چەکدارەکان دەزانین بەشێکی زۆری بۆ نمونەتەنات حەجی شعبیش کە مەشقیان پێدەکرێت چەکیان پێدراوە و لەلایەن سوپای پاسدارانەوە فەلەقی قودسەوە چەکداریان بۆ تەرخان کراوە لە ڕاستیدا قاسم سلەیمانی لە 2016-2017 گوتی کە هێزە ئەمنیەکانی عێراق سوپای عێراق ئێستا سوپایەکە بە ناوی حەزب الله ئەمە پێت نیشان دەدات کە تاران چەند بە قوڵی هاتووەتە ناو پێکەربەندی سەربازی عێراق بەڵام پێشمەرگە لەمە دوورە بەڵێ بەڕێز ژەنەراڵ لە دوای هێرشەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل چاوەڕێی وەڵامێکی زۆر خێرایی ئیسرائیل لەکرا بەرامبەر بە ئێران ئایا ئەم بێدەنگی ئێستای ئیسرائیل ئەوەیە کە وەڵام ناداتەوە یان هەڵی گرتووە بۆ کات و ساتی کە خۆی ئێوێ ئەمە لە ڕووی سەربازیەوە لۆجیکە چاوەڕێ بکەیت تا ئەو دۆخە دروست دەبێت بەر لەوەی هێرشێک ئەنجام دەی بڕوام وایە ئێستا ئیسرائیل هەواڵگری زیاتر کۆ دەکاتەوە زانیاری زیاتر وێنەی زیاتر کۆ دەکاتەوە بۆی ئامانجەکانی بە تەواوی بدۆزێتەوە ئێستا لە ڕووی ئەلکترۆنیەوە لە ڕووی سایبریەوە هێرش دەکات بەکاری دەهێنێت تاوەکو توانە سەربازیەکانی ئێران لاواز بکات بە تایبەتی ئەو شوێنانەی کە لە ئێرانن ئێستا ئۆپەراسیۆنی دەرونیش ئەنجام دەدات ئەمانە هەمووی ئەگەر هەیە ڕوو بدات کاریگەریشی دەبێت بۆی دەرفەتێکی زۆر گونجاو بۆ هێرشەکە دروست بکات لە فلۆریدا بەڕێز ژەنەراڵ ئێرنی ئۆدینۆ ئەندامی پەیمانگای گۆڵد بۆ کاروباری نێودەوڵەتی سپاس